ئەگەر دەمانەوێ حقیقەت و ڕاستی ئەم ژیانە بە تەواوەتی بزانین چەندێ بێنرخە، پێویستە سەردانی گۆڕستان بکەین. ئەو کاتە بۆمان دەرئەکەوێ ئەم ژیانە شایانی ئەوە نییە کە ئێمە ئەم هەموو دژایەتی یەکتری تیا بکەین. ئەو ژیانە شایانی ئەوە نییە کە خەڵکی لەسەر بکوژین. ئەو ژیانە شایانی ئەوە نییە کە خۆمانی بۆ خراپ بکەین و قیامەتی خۆمانی بۆ ڕۆژکەین. بڕۆ سەردانی گۆڕستان بکە، سەردانی ئازیزەکانی خۆت بکە لە گۆڕستان، چونکە بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەیفەرموو: ألا فزوروها فإنها ترق القلب وتدمع العين وتذكر الآخرة. سەردانی گۆڕستان بکەن چونکە دڵتان نەرم دەکات، زیاتر ڕوئەکەنە خوا، چونکە چاوەکانتان فرمێسکی پێتا دێتە خوارەوە و قیامەتتان بیر دەکەوێتەوە. بۆیە سەردانی گۆڕستان کە بۆی بزانی ئەم دنیای هیچ نرخێکی نییە لای خوا و هیچ قیمەتێکی نییە و هیچ مای دڵخۆشی نییە بۆ ئینسان، هەر بەجێی دەهێڵی. بۆیە ئەوە باش بزانین هەر هەمومان ئەو زەویەی کە ئەمڕۆ ئێستا ئێمە لەسەر ئەم زەویین بە پێیەکانمان لەسەری دەڕۆین، ڕۆژێک دێت دەبێتە سەقفی ئێمە، دەبێتە سەقفی ئێمە. ئێستا ئەمڕۆ ئێمە لەسەر زەوی دەڕۆین، بەڵام ڕۆژێک دێت زەوی دەبێتە سەقفی ئێمە و دامانە پۆشن، ئێمە لە ژێر زەویدا دەبین، زەوی دەبێتە سەقفەکەمان. سەقفی ئێمە زەویە، کەواتە ئەو ڕۆژە لەبیر نەچێت. ئیمامی ئەبوو دەردا و ئیمامی حەسەنی بەسری ڕەحمەتی خوان لە هەردوویان ڕیوایەت کراوە، دەفەرمون: ئەی ئادەمی زاد، بەسەر زەویا بڕۆ، بە پێیەکانت بەسەر زەویا بڕۆ، بەڵام بە دڵنیاییەوە لە ماوەیەکی کەمدا دەبێتە قەبری تۆ. لەو ڕۆژەی کە لە دایک بوویتە تۆ بەردەوام تەمەنی خۆت سەرفەکەی، تەمەنی خۆت دەڕوخێنی هەتا ئەو ڕۆژەی دەمریت. ئێستا کە من وتارمدا لە سەرەتای وتارەکە تەمەنمان لە ئێستا درێژتر بوو، دوای نوێژەکە تەمەنمان لە ئێستا کورتترە. دەقە بە دەقە ئەمە ڕاستی مەترساندن نییە، کەس ئینکاری ئەم شتە ناکە، هەمومان بەرەو مردن دەڕۆین. بەڵام پێش ئەوەی زەوی بێتە سەقفێک بۆمان با ئەمڕۆ خۆمان ماندووکەین. پێش ئەوەی گژوگیا لەسەر گۆڕەکەمان دەرچێ ئەمڕۆ خۆمان با ماندووکەین، ڕێگای خوا بگرین، خۆمان لە حرام و لە تاوان بپارێزی. هەمومان حەزمان لە گوناه و تاوانە وەکو نەفس، بەڵام لەبەر خاتری خوا دەبێت نەفسی خۆت بکوژی. کۆمەڵی تاوانەیە لەبەر خاتری خوا وازی لێبێنە، بەڵکو خوا بۆ تەعویز کاتەوە. مەڵێ جارێک گەنجم، هەتا گەنجێک یعنی هەتا پیاوێکی بە تەمەن دەمرێت دەیەها گەنج دەمرێ. بۆیە هەمومان ناگەینە تەمەنی پیری. لە کۆتاییدا دەڵێم ئەم ژیانە هیچ نییە، خۆمان ماندووکەین بۆ قیامەتی خۆمان، چونکە بەڕاستی ڕۆژێک دێت دەمان خەنە ناو خۆڵەوە. پێش ئەوی مان خەنە ناو خۆڵەوە شتێکمان بۆ ناو خۆڵەکە پێویستە ئامادەکرد دەبێ بە عیبادەت و بە خواپەرستی. ئەو کاتە ئینشاءڵڵا دڵخۆش و میهرەبان دەبین، ئەو کاتە ئینشاءڵڵا خوای گەورە ڕەحم و میهرەبانی خۆی دەڕژێنێ بەسەرماندا، ئەو کاتە ئینشاءڵڵا بەختەوەری ڕوومان تێ دەکات.